حکوومەتی هەرێمی کوردستان لە بری چاکسازی و کەمکردنەوەی گەندەڵی و قاچاقچێتی لەسەر گیرفانی هاوڵاتیان و کاسبکاران دەیەوێت بە پارەی باج و ڕسومات داهاتی ناوخۆ زیاد بکات کەچی کۆمپانیا گەورەکانی حیزب و بەرپرسانیش لە باج دەبەخشرێن. ماوەی زیاتر لە 2 مانگا بەشێک لە شۆفێرانی بارهەڵگر لە مەرزی نێودەوڵەتی پەروێزخان بەهۆی بڕیارێکەوە بێکار و کاسبی کراون چونکە نرخی گومرگی ئەو مادانەی پێشتر دەیان گواستەوە بۆ 2 هێندە بەرز بۆتەوە بە بیانووی پاڵپشتی لە بەرهەمی ناوخۆ لە کاتێکدا ئەو بەرهەمە لە ناوخۆ بەرهەم نایات. ئێمە 114 شۆفرین سایە گڵابە ماوەی 3 مانگە نان بڕمانیا کردووە گومرگیان زیاد کردو گومرگ 6 دلار بوو کردیان 12 دلار کۆمەڵی پارە وەرەگیرە بە ناوەی کۆمپانیاوانەوە لەسەر بازرگانەکان زۆرەکەوێت لە شوێنەکان ترۆ منزەریە فەرم و چارێکێکە 20 دقیقە لێرەوە زۆربەی بارەکان لێوەڕا لەبەرەوە لەورە کەمتر ئەنشێت. ئێمە بار ئێمە قانونیە یاساییە ناتوانین 10 کیلۆ زیاتر بارکەین ئەوان وهوەس خۆیان باربارەکەن کێشیان تەنیە 2 سیار ئێمە بارەکەن بە گومرگێکی کەمتریش. 2 دانە مانگە یادداشتمان داوەتە حکوومەتی هەرێم داماندا ئیدارەی گەرمیان داماندا ئەنجومەنی وەزیران حتا ئیزا هیچ وەڵامێکمان نادەنەوە. ئێمە بارەکانمان لێران نەماوە کشی چۆ بە منزەری یەک بارمان لێران نەماوە ئەوێژە لە 190 بگران لە 100 ئێمە بارمان نەماوە لە 100 ئەوە شۆفێرە 2 دانە مانگە کشمان لە ماڵە دانیشتینە نازان حکوومەت چ ئیسفادەیەکە لەوەی حکوومەت بارەکان ئێمەی برنێ قسەی منزەریە چ ئیسفادەیەکەکە ئێمە ئەنفالکردنیەکە ئەنفالکردنی ئەم شۆفیانانەتان لێدا کرد کشتی لە ماڵە بەخۆی دانیشتووە کاتێکی موچەی نامێت و معاشی نامێنێت چی بکا باشە. ئێمە داوامان لە حکوومەت هەیە ئەم داواکارەمانە قوبڵکە بیخاتۆ سەر سیستەمەکەی حکوومەتی عێراقی ئێمە نەمانگەرەکە دای بەزێنێ بیخاتە سەر حکوومەت سیستەمەکەی حکوومەتی عێراقی. ئەو شۆفێرانە ئاماژە بەو دەکەن بە چەندی ناو و ناونیشانی جیاوە لە مەرزەکە پارە لە شۆفێران وەردەگیرێت بەشێکی زۆری ئەو کۆمپانیایانەی پارە وەردەگرن هی کەرتی تایبەتن و لە بەرامبەردا هیچ خزمەتگوزاریەک پێشکەش ناکەن. ئەماش وای کردووە زۆرینەی شۆفێران و بازرگانانیش تووشی بارگرانی و زیان ببن. ئەمە وەرەقەی بیمەیە لێمانە سەنن 20,000 دینار ئەمەندی خۆم قەینایەک سیارەیە تقریباً 400 وەرەقەیە هەموو ڕۆژە 20,000 مالیە سەنن دەرچی دەبێ فەڕێ بێ هیچ قیمەتێکی نییە. ئەمە هەیەی دەواازەیە پێ بچینەوە دیمە تازەیەکەین و بیکەمە ناوە 700,000 مالیە سەنن بێ دینارێک ینی بەرگەی هیچ بگرێت کەس نازانە بۆ کێڕوە ئەچینە سەر قەپان 5,000 مالیە سەنن لە ناو گومرگ 7 دلارمان لێ سێنن یعنی شتەکان زۆر قورس کردیا بەڕاستی ئەم کابینەیە جێی ومێت بوو کاک مەنسوور بەڵام ومێمان پێت نەما. ئێمە وەکو سایەقی پەروێزخان ڕۆینە ئەو بەرۆ بەباری بە بەتاڵیش بینەوە پارەمان لێ وەرەگرن 10,000 قەپانمان داوە 18,000 دیناریانیش لێمان سندێ بۆ ئاو 28,000 دینار پارەم داوە من ئەم بەیانی ڕۆیمەتەوە هاتمەتەوە بە بەتاڵی. ئەمە بۆچی داواکاریمان لە حکوومەتەیە بێتە هانامانەوە ئەمە ئەمانە نێلن گومرگی زیان کردووە ئەو هەموو بارەکان ڕۆینەتەوە بۆ پەروێزخان ڕۆینەتەوە بۆ منزەرێ بۆ شیب حکوومەت باجێ زیایی داناوە لەسەر ئەم میلەتە لێرە تەنێک جاران بە 6,000 بۆ ئیسە 12,000 لە خەڵک وەرەگرن ئەو هەموو بارە ڕۆیەتەوە بۆ جنوب و دەواازەی سنووری نێودەوڵەتی پەروێزخان مانگانە زیاتر لە 22 ملیار دینار داهاتی بۆ حکوومەتی هەرێم کۆ دەکردەوە بەڵام بەهۆی گرانکردنی نرخی گومرگ و زۆربوونی باج و ڕسومات و زیادبوونی قاچاقچێتی بازرگانان ڕوویان لە دەروازەکانی حکوومەتی ناوەند کردووە بە تایبەت مەرزی مونزریە کە هاوسنورە لەگەڵ گەرمیان بۆ گواستنەوەی کاڵا و شمەکەکانیان. ئەمەش زیانێکی زۆر بەر ئابووری هەرێم و هاوڵاتیانی گەرمیان و کاسبکارانی دەواازەی سنووری پەروێزخان گەیاندووە. هاوەر محەممەد کەناڵی پەیام مەرزی نێودەوڵەتی پەروێزخان.